بەهۆی مەترسی ڤایرۆسێکی نوێ بە ناوی زیکا بەرپرسانی 4 وڵاتی ئەمریکای لاتین و ناوچەی کاریبی هۆشداریان داوەتە ژنان بۆ ئەوەی لە دووگیان بوون خۆیان بپارێزن. ئەوەش بەهۆی نیگەرانی لە نەخۆشیەک کە دەبێتە هۆی نەتەواوی لە منداڵی تازە لەدایکبوودا. وڵاتانی کۆڵەمبیا و ئێکوادۆر و سلڤادۆر و جامایکا لە ئەمریکای لاتین ڕێنمەریان داوەتە ژنان بۆ ئەوەی دووگیان بوون دوابخەن تاوەکو زانیاری زیاتر لەسەر ڤایرۆسی زیکا کۆ دەکەنەوە کە لە ڕێگەی مێشولەیەکەوە دەگوازرێتەوە. لە وڵاتی سلڤادۆر تا ئێستا 5500 حاڵەتی توشبوو بەم ڤایرۆسە تۆمارکراون و ڕێنمایی ژنانیش کراوە تاوەکو ساڵی 2018 خۆیان لە دووگیان بوون بپارێزن. پێشتریش ڤایرۆسەکە لە وڵاتی بەرازیل تەشەنەی کردووە. لە تشرین یەکەمی ساڵی ڕابردووەوە ژمارە ئەو منداڵانەی گومان دەکرێت بە ڤایرۆسی زیکاوە لەدایک بووبن گەشتووەتە 4000 منداڵ کە کردلی سەریان بچووکە و هەندێک جاری دەستەکانیشیان بچووکە. پسپۆڕانی تەندروستیش ئاماژیان بۆەوە کردووە ڤایرۆسی زیکا زۆر بە خێرایی لە هەردوو وڵاتی بەرازیل و سلڤادۆر تەشەنەی کردووە. لە هەمان کاتدا لە ئەمریکاش تا ئێستا 3 حاڵەت تۆمار کراون و بەرپرسانی تەندروستی ئەو وڵاتەش هۆشداریان داوەتە ژنانی دووگیان خۆیان بە دوور بگرن لە گەشتکردن بۆ 20 وڵات وەک هەندێک لە وڵاتانی ئەمریکا و ئەو شوێنانەی کە حاڵەتی زیکا تیاندا تۆمار کراوە. هەرچەندە ڤایرۆسی زیکا لە ناومێشکی ژمارەیەکی زۆر لە منداڵە توشبەکاندا دۆزراوەتەوە، بەڵام هێشتا پەیوەندی نێوان ئەم نەخۆشیە کە بە مایکرۆسێفالی ناسراوە واتە بچووکی کەلەی سەر و مێشک لەگەڵ ڤایرۆسەکەدا پشتڕاست نەکراوەتەوە. لەگەڵ ئەوەشدا ئەو ڤایرۆسە بەتەنها هۆکارێک لێک دراوەتەوە بۆ زۆربوونی لە پڕی ئەم نەخۆشیە واتە مایکرۆسێفالی. ڤایرۆسی زیکا لە ڕێگەی مرۆڤەوە ناگوازرێتەوە، بەڵکو ڤایرۆسەکە لەیان مێشولەیەکەوە دەگوازرێتەوە بە ناوی ئیدیس ئیجیپتی کە هاوکات هۆکاری گواستنەوەی چەند ڤایرۆسێکی دیکەشە. ناوی ئەم ڤایرۆسە لە دارستانی زیکا لە وڵاتی ئۆگەندا لە ئەفریقا وەرگیراوە کە یەکەم جار ڤایرۆسەکەی تێدا دۆزراوەتەوە. هەرچەندە ساڵی 1940 بۆ یەکەم جار ئەم ڤایرۆسە لە ئەفریقا دەستنیشان کراوە، بەڵام لە ئێستادا بۆ ئەمریکای لاتینیش گواستراوەتەوە. نیشانەکانی توشبوون بە ڤایرۆسی زیکا بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی لەش لەگەڵ سوورهەڵگەڕانی ڕەنگی پێست یاخود وەک ئەڵامەت دەردەکەوێت، بەڵام لە زۆربەی توشبوواندا هیچ نیشانەیەک دەرناکەوێت. ئەم نەخۆشیە بە دەگمەن دەبێت هۆی مردن و بەپێی ڕێکخراوی تەندروستی جیانیش تا ئێستا هیچ حاڵەتێکی مردن بۆی ئەم ڤایرۆسەوە تۆمار نەکراوە، بەڵام تا ئێستاش هیچ چارەسەرێک بۆ ئەم ڤایرۆسە بوونی نییە، بەڵکو تەنها ڕێگەیەک بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی زیکا بریتە لە نێشتنی ژینگەی زۆربوون بۆ ئەو مێشولەیەی ڤایرۆسەکە دەگوازێتەوە کە بریتە لە ئاوە مەنگ و وەستاوەکان لەگەڵ خۆپاراستن لە پێوەدانی مێشولەکان. بەپێی وتی پسپۆڕانی تەندروستی ژمارەیەکی زۆر بەڵگە بوونی هەیە کە پەیوەندی نێوان ئەم ڤایرۆسە و لە دایکبوونی منداڵان توشبوو بە بچووکی دەماغ دەردەخات. هاوکات نەخۆشی بچووکی دەماغ نەخۆشیێکی زگماکیە و دەشگونجێت لە چەند هەفتەی سەرەتایی لە دایکبووندا گەشە بسێنێت. ساڵانە نزیکەی 25,000 حاڵەتی لەم شێوەیە لە ئەمریکا تۆمار دەکرێن. منداڵانی توشبوو قەباری سەریان بچووکترە لە منداڵانی هاوتەمەنیان و ئەوەش کاریگەی لەسەر ژیانی داهاتوو ئاستی ژیریاندا دەنێت. سرە ڕایگومانی پسپۆڕانی تەندروستی لە ڤایرۆسی زیکا بە کۆکارێک بۆ نەخۆشی بچووکی دەماغ ژمارەیەکی زۆر هۆکاری دیکە بۆ مایکرۆسێفالی بوونیان هەیە و وەک ناپاوی لە ژماری کرۆمۆسۆمەکانی ناوخانەکانی لەشوو ئەو نەخۆشیانی کە کاریگەریان هەیە لەسەر گەشەی مێژک لە سەرەتاکانی ژیاندا. محەممەد نەجیب NRT